ژیانی دنیا معلومی جەنابتانە ئینسان کاتێک کە لەدایک دەبێت بانگێکی بێنوێژی بە گوێسکەدا دەدرێت. منداڵ لە تەمەنی 7 ڕۆژیدا سنەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێزگرتنی ئیسلامە بۆ ئەو منداڵە کە لە ڕۆژی حوتەمە مەڕە منداڵی بۆ سەر دەبڕدرێ، عەقیقەی بۆ دەکرێ، حوتەمی بۆ دەکرێ، کە سوکاری باوکی منداڵەکە، کە سوکاری دایکی منداڵەکە هەمویان کۆ دەکرێنەوە. دووسێ پیاوی ماقوڵی دەرودراوسێ مامۆستای بەڕێزی ئاینی گەڕک ئەگەر بەشداری بکە باشتر، پیاوانی مبارەک و بە حورمەت هەموو لە پێشوازی لە دایکبوونی ئەو منداڵەدا هەمویان لەسەر شەرەفی ئەو منداڵە نان دەخۆن. کاتێک کە خۆی نان ناخوا و شیر دەخوا، ئەوان نان و گۆشت دەخۆن و گۆشتاو دەخۆن، حیوانێک سەر دەبڕدرێ کە پێی دەوترێ حیوانی مەڕە منداڵە. لەو کاتەشە بانگ بە گوێ دەدرێ. دەکرێ باوکودایە باوک بۆ خۆی گوێ بانگ بدا بە گوێ منداڵەکەیدا، قامت بکە بە گوێی چەپیدا، بانگ بدا بە گوێ ڕاستیدا. و باشتری ژوایە ئەگەر مامۆستایەکی ئاینی، کەسێکی مبارەک، کەسێکەوە دینەکەی بە قوربانی دنیا نەکردووە، لەسەر ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە پاک و پوختی ماوەتەوە، خواناسی بە حەقە، ئەو مناڵەکە لە ئامێز بگرێ و بە گوێی ڕاستیدا بانگ بڵێ و بە گوێی چەپیدا قامت بکرێ. تەماشا دەکەی کاتێکەوە لە دنیادا بانگ دەدرێ و قامت دەکرێ، یەکسەر نوێژی لەگەڵا دەکرێ. هەمومان دەبینین 5 فەرزەکە کە بانگ درا و پاش ماوەیە قامت کرا، نوێژی لەگەڵا دەکرێ. بەڵام ئەم بانگە لەگەڵ ئەم قامەتەیە کە بە گوێی ئەم مناڵەیە دەدرێ، هیچ نوێژ ناکرێ، سەیرە. ئەی نوێژەکە کەی دەکرێ؟ نوێژی مردوو، نوێژەکە لە کاتی مردنی مرۆڤ دەکرێ. ئەو نوێژی مردووە سبحان الله سیر کە هەم نوێژێکە بانگی لەگەڵ نییە، بانگی بۆ نادرێ، قامەتی بۆ ناکرێ، هەر یەکسەر دەست پێ دەکرێ. نوێژێکی بەپەلە و کورت و پوختە، بۆی زوو مرۆڤەکە لە دنیا تەواو بەشی تەواو بۆ بەڕێکەن بۆ قیامەتی خۆی. ئەو زانایان فەرموویانە چەند دیمەنێکی جوانە، ژیانی دنیا ئەوەندە کورتە. بانگ و قامەت کرا لە سەرەتای لەدایک بوونتەوە، لە 7ەم ڕۆژی لەدایک بوونتەوە. هەروەها لە کاتی مردنتا نوێژ لەسەر کرا، بانگ و قامەتی بۆ نەکرا. یعنی ئەم مەسافەی ژیانی تۆ ئەگەر ساڵێک ژیابی، ئەگەر 10 ساڵ بێ، ئەگەر 100 ساڵ ژیابی، ئەگەر لە 100 تێپەڕت کرد بێ، هەر گەرم و گوڕە بانگ و قامەتەکە سار نەبووەتەوە کە نوێژی مردووەکە لەسەر کراوە. یعنی ئەوەندەیە بینی بانگ و قامەت و نوێژی مردووە ژیانی دنیا. ئەگەر 100 ساڵ و 100 ساڵ زیاتری ژیاوی، هەر ژیانەکەت بە هیچ حسابە.